ڕۆژێکی مێژووی بۆ هاوڵاتیانی بەریتانیا و پرۆسەی دیموکراسی لە جیهاندا. بەریتانیەکان بڕیاری جیابوونەوەیاندا لە یەکێتی ئەوروپا. تەنانەت هەندێک وەک ڕۆژی سربەخۆیی بەریتانیا ناوی دەبن، هەندێکیش بە ڕۆژێکی مات و پرکاریگەری نەرێنی هەژمار دەکەن. نای ڕۆژەکەش چۆنێک بێت دیموکراسی و ئیرادەی خەڵک براوەی یەکەمە. لە ڕێفراندۆمێکی سەرتاسەریدا زیاتر لە نیوەی هاوڵاتیانی میرنشینە یەکگرتووەکان دەنگیان بە جیابوونەوەدا لە یەکێتیەکەدا کە زیاتر لە 40 ساڵ ئەندامن تیایدا. سەرڕایەوەی حکوومەتی بەریتانیا و سەرکردەکانی جیهان و زۆربەی کۆمپانیەکان هۆشداری زیانی ئەم بڕیارەیان بە خەڵکدا. دواتر هاوڵاتیانی ئاسایی چارەنووسی وڵاتەکەیان و سیاسیەکانیشیان دیاری کرد. بڕیارەکەی بەریتانیا شۆشی دروست کرد لە وڵاتەکە و کیشوەرەکە و سەرتاسەری جیهاندا. هەرچەندە هێشتا کاردانەوەکانی ئەم بڕیارە بە تەواوەتی نەزانراون، بەڵام داوای زیاتر لە نیوەی بەریتانیەکان ڕوونە جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا. ئەوانەی دەنگیان داوە بە جیابوونەوە ئاهەنگ دەژێڕن و بە جێڕانەوەی دیموکراسی دادەنێن بۆ بەریتانیا. ئەوان دەڵێن دیموکراسی و سیستەمی حکومڕانی پەرلەمانی لە بەریتانیاوە سەری هەڵداوە و دەبێت لێرەشەوە ڕاستە و خۆپەیڕەوی بکرێت. بۆ ڕێزگرتن لە ئیرادەی خەڵک، دەیڤید کامێرۆنی سەرۆکوەزیرانی بەریتانیا سەرڕای هەڵمەتی بێوچانی 4 مانگەی خۆی بۆمانەوە ڕاستەوخۆ شکستی ڕاگەاند و بڕیاری دەست لە کارکێشانەوەیدا. ڕاستە ڕێفراندۆمەکە دووبەرەیی دروست کرد لە نێوان هاوڵاتیانی وڵاتەکەدا و کاری جددی خۆناغی داهاتووی سیاسەکان ساڕێژکردنەوەی ئەو دابەشبوونە دەبێت لە نێوانیاندا، بەڵامەوەی هەمووان لەسەری ڕێکن بە سەرکردەکانی جیهانیشەوە ڕێزگرتنی پرۆسەی دیموکراسی و ئیرادەی گەلە لە پێش هەموو بەرژەوەندێکی ترەوە. سەرنگ حارس، NRT.